قسەکردن لەسەر کاریگەری کامێرە چاودێریەکان لەگەڵ میوانێکی تایبەت کەویش بەڕێز و زاپاداشتی بەڕێوەبەری پێشانگای چاوی سەلامەتی بۆ کامێرەی چاودێری و تەکنۆلۆژیای زانیاریە بەخێرێک زۆر بەخێر ئەگەر لێو دەست پێ بکەین کامێری چاودێری ئێستا تا چەندە باوە لە کۆمەڵگەی ئێمەدا. بەڵێ زۆر سپاسان دەکەم بۆم دەرفەتە ئێمە پێشێ بچینە سەرەوە پێم خۆشە بزانین کامێری چاودێریکەی سەری هەڵداوە و چۆن سەری هەڵداوە و لە ئێستا گەیشتۆ بچی. کامێری چاودێری بوو یەکەمین جا لە ساڵی 1942 لەلایەن ئەندازیارێکی ئەڵمانی داهێنرا بۆ مەبەستی سەربازی کە تێیدا چاودێری ئەو موشەکانیان دەکرد کە بەکاردەهێنرا لە جەنگەکاندا. بەڵام لەو کاتەدا کامێری چاودێری تەنها بە شێوەیەکی لایڤ ڤیو سیر دەکرانەک بەو شێوەی کە سێڤەری هەبێت و بتوانێت هاردیسکی بۆ دابنرێ و غەزن بکە، تەنها بە شێوەیەکی ڕاستەوخۆ سیر دەکراوەکو ئامرازێک کە بتوانن چاودێری ئەمریکانیان بکەن. بەڵام دواتر لە ساڵی 1949 پێشکەوتنی بەخۆی و بینی و توانرا غەزنی بۆ دابنرێ بە شێوەیە کە بتوانرێ سوود لە تۆماری ڕابردووی کامێرەکان وەربژیرێتەوە لە حاڵەتێکی نەخوازراودا. بەڵە ساڵی 1970 کامێری چاودێری بوو بە کاڵایەک لە نێو بازرگانە ئەمریکەکاندا کە بازرگانیان پێوا کرد و گەشەیەکی بەرچاوی بین لە جیهاندا تا لە ئەوروپا و لە وڵاتەکانی تریش بڵاو بوویەوە و لە بانکەکاندا لە دەستگا حکوومەکاندا پشتی پێدەبەسرا بۆ چاودێریکردنی کارمەند و لە حاڵەتی هەبوونی دزی و لە حاڵەتی کوشتن و تاوانکاریدا سوودێکی زۆری لە دەبینرا و لە دادگاکاندا سوودی لە دەبینرا بۆ یەکلایکردنەوەی کەیسەکان بۆ شێوازش تا گەیشتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گەیشت بە ئێمەش. زۆر باش. ئێستا کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەی کوردەواری خۆمان چۆن مامەڵە لەگەڵ کامێری چاودێریە دەکەیە تا چەندە بڵاوە؟ لە ساڵەکانی دوای 2009 و 2002 لە هەرێمی کوردستان کامێرە بە شێوەیەکی بەرچاو بڵاوی کرد و گەشەی کرد لە نێو بازاردا کۆمەڵی کۆمپانیا و پێشانگەهاتنە نێو ئەم بوارەوە کە ئیشان کرد و بازرگانیان تێدا کرد و لای خەڵکیش بڵاو بوویەوە. سەرەتا لە هەرێمی کوردستاندا تا ڕادەیەک ئاستەنجی بۆ دروست بوو لەو ڕۆی کە خەڵکێک وەکو تەجەسوس و وەکو کۆمەڵە شتیاوە لێشان دەدایە، بەڵام دواتر شتەکە ئاسایی بوویەوە و لە ئێستادا هیچ گەڕەکوبانێک نییە کە کامێری تێدا نەبێ، یعنی ماڵێک دوان نەبێ. هەرچەند هەرێمی کوردستان هێشتا نەگەیشتۆتە ئاستێکی تەواو و پێویست کە کامێرەکانی بڵێن کیفایەتێتی لەبەرەوەی لە جیهاندا بۆن منە شارێکی وەکو لەندەن هیچ کوچە و گۆڵانێکی نەکە کامێری چاودێریتانەبێت. ئەمە ژوای کردووە کە ڕێژەی تاوانکاری زۆر کەم ببێتەوە بە تایبەتی لە شەواندا، چکە زۆربەی تاوانەکان لە شەوان جامدرێ. تا پێشکەوتنی کامێراکان ئەوەی کە لە کۆمەڵگەی ئێمە هەنیا لە کۆمپانیە پێشانگەکانی ئێمە دەستەکەوێت چۆنن؟ بەڵێ کامێرا خۆی بەگشتی دوو جۆری هەیە، دوو سیستممان هەیە بۆ کامێری چاودێری. سیستمی تۆڕ بۆ HD کە ئەمە وایر و دیجیتال ڤیدیۆ ڕیکۆردەری خۆی هەیە و سیستمی IP کامێرا کە ئەمەش جۆرێکی ترە و پێویستی بە NVR و پێویستی بە کۆمەڵێک یعنی کێبڵەکەی جیاوازەوەتەن و دوو نیزامی جیاوازمان هەیە. نیزامێکیان طبعاً کوالیتی کامێرەکانی بەهێزترە بۆ دەستگا ئەمنیەکان زیاتر سوودی لێ بینرێ، توانای ئەوەی هەیە کە لە دوورێکی زۆرەوە زوم بکرێت و ژماری ئۆتۆمبیل یاخود کەسەکانی پێ بناسرێتەوە. وەکو هەموو شتێکی دیکە چۆن مۆبایلەیە کوالیتی نزم مۆبایلژێ کوالیتی بەرزە، مواصفاتی زۆرە، مواصفاتی کەمە. کامێری چاودێریش بۆ شێوازەیە هەیە پێکسلی کەمە، هەیە پێکسلی زیادە. بەگشتی ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە پێکسلی کامێرەکان لە 1.3 مگاپیکسلەوە دەست پێ دەکات بۆ 12 مگاپیکسل. 12 مگاپیکسل تا ئێستا تەنها گەیشتین بۆ کوالیتی لە هەرێمی کوردستان، کوالیتێکی زۆر باش و زۆر واضح. هەڵسوکەوتی یاسایی لەگەڵ کامێرای چاودێریە. زۆر جار کامێرا چاودێریەکان دەبنە هۆی تونند و تیژیان بەجۆی لە جۆرەکان ناکۆکی کۆمەڵایەتی نێو کۆمەڵگە. تا ڕادەیەکیش پۆلیس و ئاسایش و دەستگا لایەن پەیوەندیدارەکان ئاماژە بۆ دەکەن کە هیچ کەسێک مافی بڵاوکردنەوەی زانیاریە تۆمارکراوەکانی نێو کامێرای چاودێریە. پێویستە هاوڵاتی زانیاری هۆشیارێکێ لەبارەی مامەڵەکردن بە تۆمارکراوی ناو کامێرەکانی چاودێریەوە. لە ئێستادا وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایی خۆی هەیە تایبەت بە ئەو کۆمپانیا و پێشانگەیانی کە دامەزرێن کە ئیشکاری کامێری چاودێریەکەن و ئەو ماڵانشی کە دایانێن واتە ئاراستی کامێراکان حکوومەتدا تۆ تەداخل یەمانەی کردووە دیاری کردووە بۆ خەڵک، بەڵام ئایا خەڵک تا چەند پەیڕەوی یاساکان دەکات ئەمە شتێکی ترە. بەڵام بەگشتی لە یاسادا کامێرا شتێکی یاساییە، شتێکە ضرورە. کەرتی ئەمنی و ئاسایش خۆیان پێیان خۆشە کامێرە زۆر بێ و تەنانە کردوانە بە مەرج بەسەر زۆرێک لە مارکێت و سەرتاشخانە و پێشانگا و دوکان و مارکێت و ینی دەلاکخانە و حەفو ساڵۆن و ئەمانە هەمووی ینی ئەو مەرجیانە ئەگەر بێت و مۆڵەتیان نەبێ، ئەگەر بیانێ مۆڵەت دەربکەن کامێران نەبێ مۆڵەتیان نادەنێ. ئەی تەنانەت شتەکە ئەمەندە قورس کراوە لە سەریان بۆ دیارە ئەمەش گرنگی کامێری چاودێریە. چەندە
کامێرەی چاودێری ئێستا بەڕاستی چاودێری خێزانێک دەکات لە نمونەوەی کە ڕەنگە ببێتەوە ڕاز ئاماژە پێکرد سەرێشە بووی یاخود ئەم کامێرە چاودێریە زیاتر بەڕاستی ئێمەمانان بۆچی بەکاری دێنین بۆ چاودێریکردنی خۆمان پاراستنمان لە بۆن لە دزێک لە تاوانێکگەر لە بەردەمم کامێرە چاودێریانە ڕووبدا یاخود بۆچی بەکاری زۆر جار گرفتەکە ئەوەیە ئەو ماڵانەی کە کامێرە دانێن زۆر جارە حاڵەتی گرفتە لە ناو کۆڵانەکان ناڕوودەدا نەک لە نێو دوکان و کۆمپانیا و دەستگاکاندا چکاوانە عادەتەن خەڵکی گشتی کەم تێدایە بەڵام لەو کۆڵانەکاندا زۆر جار کەسێک کە کامێرەیەک دانێ لە بەردەرگاکەی خۆیدا بە ئاراستەیەک دایانێتە ئەو سەری کۆڵانەکەی دیار بێ واتە تا نزیکی 10 ماڵی تریش دیارە بێ ئەمە بۆ خۆی هەڵەیە ئێمە کە کامێرە بۆ هەر شوێنێکدا دەنین پێی ئەڵێن تۆ وا پێویستەکە تەنها پێگەی جوغرافی خۆت بەردەرگای خۆت دیار بێ بۆ ئەوی تووشی سەرێشە نەبی چونکە کاتێکە لەو سەری کۆڵانەکە گرفتێک ڕوودا دێن بۆ ئەمەی تۆ یعنی ئەمە حاڵەتمان هەبووە خۆمان چوین سیرمان کردووە دراوسێ هەبووە تەقی لە دراوسەکەی کردووە ئەنی دووسێ دراوسێ تەقییان لە دراوسێکی تریان کردو کێشەی مڵک و بابەتانە هەبووە لە کامێرە دراوسێکی تریانەوە دەرچووە کە هیچ ڕەبتی بۆ کێشەیەوە نەبووە بەنهێنی بێمە وتۆرن سیر کەم زانام ئەمە شکاتێکە بینیوێتی وتوی بەساقەتان بەس بیسڕنەوە بەس با تووشی گرفت نەبوو ئەنی ئاو هابووە کامێراکەشی وا لێ کردو تەنها حەوشەوە بە دەریاکەی خۆی دەربچێ کاتە پێویستە ئەو کەسانی کە کامێرە دانێن ڕەچاوی ئەوە بکەن بۆی تووشی و گرفتانە نەبن لە ڕووی یاساییشەوە هیچ کەسێک بۆی نییە بەبێ پرسی دەستگامنەکان کامێری ماڵێکی تر سیر بکاتەوە لەبەرەوەی تایبەتمەندێتی ماڵێکە بە کتابی ئاسایش و بە کتابی پۆلیس ئەتوانرێ سیر بکرێتەوە ئێوە کە کامێرە بۆ ماڵێک دانێن چۆنەوە ماڵە پارێزراو بێ لە دەستی ئێوە چکۆم ڕۆکە ڕەنگە ئاسان بێ بۆ وەربگرێکمان خۆی بەشێک لە هەر سەرەتادا ئیشەکە گوێتەوە سەر وجدان و شخصیەتی و کەسێکی ئیشەکە چونکە بەڕاستی لە تەکنۆلۆژیادا فێڵی زۆر دەکرێت نەگەل لە کامێری چاودێرەکەی ئەمەدا لە مۆبایلیشە بە شێوەیەکی زۆر زیاتر خۆشتان نەزانن کۆمە لە حاڵەتی زۆری ئەوە بە چەندین ئافرەت گیرۆدەی دەستی وەستایەک بۆ کە مۆبایلەکەی شکاو بچ کردوەوە ڕێکەڤەریداوە لە مۆبایلەکەی و سەرجەمێنەکانی هێناوت لە کامێری چاودێری شاماکرێ ئەمە زۆر جار کە ئیش بۆ ماڵێک دەکەین کامێرەکانی بۆ ڕەبتی مۆبایلەکەی دەکەین ئەتوانێت لە هەر شوێنێکی جیهانەوە بیەوێت چاودێری ماڵەکەی بکە بێگومان ئەم کەسە ئەگەر خۆی ئەنی بڵێن خاوەن ماڵەکە ئەگەر هۆشیارێکی ئەلکترۆنی هەبێ ئەتوانێت ڕێگیری بکالەوەی هەر کەسێ بێ نەتوانێت سێریکا لەبەرەوەی دروستکردنی دابەزانی ئەپلیکیشنێک و داهێنانی جیمێلە کە ئەو جیهازی لەسەر ڕجستەرەکرێت و بۆی زیادەکرێت پێویستی بە جمێڵە پێویستی بە ڤێریفیکیشن کۆدا ئەمانە شتێکی شخصیە ئەتوانێت وای لە بکات بەس خۆی بیزانێت لە واستەوە تا چەند ئێمە لە پێشەوەین بە تایبەتی تەنها دانیانی کامێرایەک و خەزنکردنی لەناو هەردێکانە بێت لەوێ لەسەر بۆ نمونە جپسم بۆردەکەیان لە شوێنێک لە ماڵەکەیە ئاستی پێشکەوتنی ئەمەستە چۆنە بتوانین کە نەقلی ناو مۆبایل یا خەزنی ناو خۆی ئەوەی کە تۆ فەرمی سیستمی کلااود هەیە لە ئێستادا ئەم کلااودە ئەتوانی سەرجەم داتاکانی کامێری چاودێری بۆ نەک بۆ هەفتەیەک نەک بۆ مانگێک نەک بۆ ساڵێک بۆ چەندین ساڵ تا بۆ نزیکی 10 ساڵ و زیاتریش توانی بخیتە سەر کلااودێک لە ئینتەرنێتە و لە ڕێگەی ئیمێلەکەەوە ئەو کاتە هیچ گرفتێک نابێت داتاکانت نافەوتێ ئەوانە هەیە بەڵام بەگشتی لە ئێستادا لاوازە لە هەرێمی کوردستان هێشتا بە تەواوەتی نەگەیشتین بەوە زۆر باشە ئەوەی نیکەوە زانیاریتان هەبێ گرنگترین دۆسیەیە کە بە کامێری چاودێریەک لای کرابێتەوە یاخود ئاسایش و پۆلیس چۆن کامێرە چاودێری ماڵەکان بەکاردێننەوە لە ئێستادا لە دادگاکاندا کامێری چاودێری وەکو یەکێک لە بەڵگە بەهێزەکان سیر دەکرێت لەبەرەوەی کامێرا شەرم لە هیچ کەسێک ناکە کامێرە خزمی کەس نییە کامێرە واستە قوبوڵ ناکە ئەوەی کە ئەیبینێ ئەوە پیشانەداتەوە وەکو ئاوێنەوەیە لەبەرەوە زۆر جار سوودی لێ بینراوە ناتوانم بە دیاریکرای بڵام ئەو کەیسە بەڵام ئێماگەدارین لە چەندین کەیسدا کامێرە بۆتە هۆی یەکلایکردنەوەی بابەتەکان دەورێکی باشی ژێڕاوە خەڵکی ئەمە هەزمی ئەوە دەکات کە بیەوێ هەموو ماڵێک کامێری چاودێری بۆ خۆی دانیانە چکە ڕەنگە ئێستا گەر پیاوی ماڵەکە بڵێ کامێرێکی چاودێری دابنم ڕەنگە زۆر جار لە هەندێک خێزانە گرفت دروست بێ بڵێ ڕەنگە دڵی پیس بێ لە خێزانی یاخود شتێک شکبا لەنەوە ماڵەکەی خۆیان بۆی کە لەبەرمان حاڵەتی وا هەبووە بەڵام ئێمە حاڵەتی بە پێچوانەشەوە هەمانە من ئێمە خۆمان ماڵێک کامێرەوان بۆ دانا ینی خۆی ئەویست لە ناو داخلی ماڵەکەشیدا کامێرا هەبێ تەنها ژووری نووسنەکەی کامێرێتیانە بوو مەتبەخەکەی هۆڵەکەی هەمەد خەلەکەی حوشەکەی هەمووی ئەو بە کامێرا بێ بەڵام ئەو حاڵەتەکەی جیاواز بێ ئەمە ناکرێت تەنها مێشکمان بچێ بۆ دیوەسلبێکی کارمەندێکی فلیپینی لە ماڵەکەیدا بووم کارگوزارە بیانیانە کە کار دەکەن و چاودێری مناڵەکانیەکەن مناڵێکیانە 6 مانگ بوو خۆیان هەردووچیان مۆزدەفی حکومی بوون ڕۆژانە کاتێکی زۆر لە دەرەوە بوون ئەم کەسێک چاودێری مناڵەکانیە کرد ئەوانیش لە ڕێگەی مۆبایلەوە تەماشایان نەکرد بزانن هەڵسوکۆتی ئەم کەسە لەگە مناڵەکەیان ناچوونە
ینی ئەو دیوە باشانەشی هەیە حتمما تۆ سە لە دایانگەکاندا هەموو دایانگەیەک کامێری چاودێریتیایە لە ڕێگەی مۆبایلەوە تەماشاکرێت تەنانەت خزمە گوزاری وایەنە کە باوکو دایکی مناڵەکە خۆی توانێت لە ماڵەوە سینە و دایانگەکە بکە بۆی چاودێری مناڵەکەی بکە کامێرام دیوە باشانەشی هەیە لە حساباتە ئێمە حاڵەتمانە بۆ خەڵکە بۆ تەنها بە کامێری چاودێری نزیکی دەفتەرێک دلاری بۆ گەڕاوەتەوە چۆنی یعنی لە حساباتە کەسێک هاتووە لە پارەی زۆر ئەو کەسانێکی ئیشی حواڵە و ئیشی دراوی زۆرەکەن خەلەلێکیان هەبوو ئەو توێتی من پارەکەم یاوە پێ من نەخێنە داوە شتێکی ئەو هاتوون سەیران کرد و دانیشتم بەداریەوە شتێک لای بۆتەوە کەواتە ئێمە کامێری چاودێری ئەم دیوە باشانەشی هەیە ڕۆڵێکی باش ئەژێڕێ لە ئاشتەوای کۆمەڵایەتیشە زۆرجار ڕاستە هەندێک جاریش ئیتر خۆ شت هەروایە جارانیش کە کەیسەکانێک لای کراوەوە بە شایەدێک لای کراوەوە خۆ ناکرێ ئەم شایەتە بڵکا کە وەڵام من قسە ناکەم لەبەرەوەی تووشی کێشە نەبم جاری وایە بۆ تەسحی بەخۆی یا و قسەی کردووە و لە پێناوەی کە کەسێک زوڵمی لێ نەکرێ و کەسێکیش کە تاوانەکەی کردووە و بەرزێکی بانان بۆی دەرچێت ئەو کەسێک کە دەبێتە خاوەنی کامێرەی چاودێری مافی ئەو بڵاوکردنەوە یان بۆ منە پشت بەستن بە مزبەڵگە و زانیاریانی ناو کامێرەی چاودێریەکەی هەیەیان بۆونە پێویستە تەسلیمی لایەنی پەیوەندیداری بکە ئەوە خۆی عادەتەن کامێرا ئێمە من بۆ منە کەسێک لە منداڵەکەمەدا تۆمارە ڤیددیۆکە بڵاوەکەمەوە یا کەسێ دێتە سەر ماڵەکەم یا بۆ منە دراوسەیەکم سەرەکەم شوشەی ماڵەکەی شکاندوم مەبەستێ من مافی بڵاوکردنەوەی ئەم جۆرە هەندێک چەمشی یاسایی هەیە ئەوە باشترەکە ئەمە زۆر ڕۆنە چین تێدا لەبەرەوەی بەردەوامیش ئەبدەیتە بن ڕێکارەکانی حکوومەت کە سەبارەت بەم بابەتانە بەڵام ئەوەی کە ئێمە لێ تێگەیشتوین ئەوەیە کە سەبارەت بۆ حاڵەتانە پێویستە هەر کەسێکە تووشی حاڵەتێکی وا بێ کامێری هەیە سیرەکان لە کامێراکەیدا ئەو حاڵەتە ڕوویداوە پێویستی دەست بە جێزەکانی پۆلیس و ئاسایش ئاگادار بکاتەوە تا ئەوان بتوان مامەڵە بە خستنی کامێرەوە بکەن بۆی کابرا تووشی گرفت نەبێ ئەین زۆر جار کە خۆی ڕەنگە بە شێوەیەکی هەڵا ئەم ڤیدیۆ بڵاو بکاتەوە کێشەی گەورەتری لێ بێتەوە کێشەکە لە خۆی ئالۆسکا بەڵام ڕەنگە زۆر جاری ژێزانیەکان وەکو پێویست بەدەم ئەم کامێرەوەیە نەیەن لە نمونەیەکتان کە بن بۆتان باسکەم ڕاز لە چەند هەفتەی ڕابردوو لە شاری هەولێر لە یەکێک لە مامەڵەکانی دراودا لە ڕێگەی کامێرەکانی چاودێریەوە دوایی دەرکەوت کە گەنجێک دێت فرتوفێڵێک دەکات لەگەڵ یەکێک لەوانی کە دیناری لێ دەکڕێت نزیکی $2 لێ دەبا بەبێ ئەوەی کە بەرامبەرەکە بە خۆی بزانێت دەی خەڵەتێنێت بەڵام دوجار پۆلیس نەهات لە ڕێگەی کامێرەکانی کۆڵان بە کۆڵانەوە بکوێتە شوێنم زەرزانێ بۆ کوێ دەڕاست دوایی دەرکەوت ئەمان بەبێ پرسی پۆلیس کامێرەکانیان بڵاو کردەوە تەسویرەکانیان لە یەکێک لە میدیاکانە بڵاو کرایەوە لە پەیجەکانە بڵاو کرایە دوایی ئەم کەسە کێ دەیناسێ پەیوەندی بکا بەم ڕقەمەوە دوای لە ڕۆژهەڵاتی کوردستان گەنجێک تەلەفۆن دەکات دەڵێ منم کەسە دەناسم و نزیکمانە دراوسێمانە ڕۆشتن دۆزیان و پارەکەشیان هێنایەوە یعنی ئەمەش سوودی خۆی هەیە کە لەم ڕێن کەم تەرخەمیە زەمینەکانیشی تیابێت کە کامێرەی چاودێری کێشێ بۆ توندوتیژی و تاوانی کۆمەڵایەتی ئەگەر بۆ پۆلیس خۆی بێت تەم نێوانەوە تۆ کابرا $2 بەری لەوەچ لە کاردانەوەی بچی کابرا هیچ نەگە بۆگزێکیش لێ ببورێتەوە بمرێ ڕاستە چیەکەی زۆر ڕاستە خۆی پێویستە بە شێوەیەکی چۆڵی هۆشیارانە و بەرپرسیارانە مامەڵ لەگەڵ ئەو کەیسەدا بکرێت سەبارەت بە کامێرە شاراوەکان جیاواز لە کامێرەی چاودێری کە ڕوون و ئاشکرا دیارە ڕەنگە هۆکارێک بۆی کە کابرای دزیش کە بیبینە دزیەکە نەکات بەڵام ئایا کامێرەی شاراوەی ترمان هەیە کە بە فەرمانگەکان بە کۆڵە کوچە و کۆڵانەکانە لە شوێنێکی تایبەتە دامرێت کە کەس نەیبینێت بەڵێ خۆی کامێرەی نهێنی ئەو کامێرانی کە بە شێوەیەکی ئەنی لە قەبارەیان بچووکە بەڵام توانای تەسویرکردن و تۆمارکردنی دەنگیشان هەیە ئەمانە لە یاسادا بە هەموو شێوەیەک نایاساین و مەمنوعن لەبەرەوەی کە کۆمەڵێک کەیس هەیە کە حاڵەتی نەخوازرای پێ ئەنجام درراوە بەڵام لە کوردستانیشە بازرگانیان پێوە دەکرێت بەڵێ بازرگانی پێوە دەکرێت کۆمەڵە پێیجی شتانە سپۆنسەریشی بۆ دەکەن دیلیڤەریشیان هەیە بەڵام حکوومەت کەم تەرخەمە لەوەی دەست بەسەریاندا بگرێ و لیان بپرسێتەوە ئەمانە زیاتر بۆچی بەکاردێن ئەوانە ئەوەی ئاگادارین بەڵێ حاڵە دەبووە لە مەزبەح دانراوە واتە لە مەلەوانگەی ئافرەتان و مەلەوانگەی ئەدانراوە حاڵە دەبووە لە دوکانی جلوبەرگا کاتێک ئافرەتێک جلوبەرجی گۆڕیوە هەبووە حاڵەتی تر هەبووە لە والحەڵ لە شوێنێکە هەبوو کە پێویست نەبوو دابرێ خۆی بۆ خۆی کامێرەی نهێنی جاری وایە خەڵک هەبوو من خۆم ڕۆژێک شومە دوکانێکەوە سێرم پێ کامێرەی هەبوو باسی شتمان کرد وتی تۆی شتێکی وتمیش کامێراکەم پێشانگەی کامێرامان هەیە ئەو بابەتانە ئێوتی زۆر باشە وڵای من پرسیارێکم ئازاد نەبێ من کامێرەیەکی بچووکم ئەوێ چاوانێک ئاڵم کامێرەی بچووکمەوە ئەکسەر تۆ خوێندنەوەیکی بۆکی لێمەشی خۆتە هەستێکی بۆ شتێکێتی کە ڕەنگە ڕۆشی نەیە باسی بکە ئیتر ئەهێنێ و ئەی با ئەمانە دوجار تێگی کە ئەم بۆ بابەتێکێتی کە خۆشی لە ڕوونایە باسیکە دواتر دەرکەوت کەوتی من ئەمەوێ بۆ ژووری نووسنەکەم دای بنێم لەبەروی گومانم لە هەفسەرەکەم هەیە
من ینی هەر ئۆتۆماتیکی پێم و دجا باشە تۆ گەر لەگەڵ هاوسەرەکەتا گەیشتبی بۆ خاڵە بۆچی لەگەڵ یاژی ینی ئەو شایانی ژیان نییە وتی نەوەڵا گومانێکم حەزەکەم بیڕێنمەوە ینی خەڵکی ژێ بۆم حاڵەتانە بەکاری دێنێ بۆ جگە لەوەش لە سلکی ئەم نیشە کامەری نێنی زۆر جار بۆ تەجەسوس و لانی استخباراتی بەکار هاتووە دادگا و لاینەمنیەکان چۆن مامەڵە لەگەڵ بەرهەمی و کامێرەنی هێنیانە دەکەن بێگومان وەکو سەرەتا ئاماژەم پێدا لە یاسادا بە هەموو شێوەیەک مەمنوعە بەڵام ئایا تا چەند خەڵک پێڕەوی لێ دەکا خەڵگەی لەو بازارەدا دوکانیشی و بخۆی بە ئاشکراداشی ناوی فرۆشی کەس نییە ئەمە ژۆکارێکی کەم تەرخەمی حکوومەتە لەوەی کە لیژنەی مختص نییە کە چاودێریم شوێنانە بکات بۆ ئەوەی کە کارەساتی کۆمەڵایەتی لە نەکەوێتەوە زۆر باشە سواز بۆ بە ڕێزە پاداشتی بەڕێوەبەری کۆمپانیای چاوی سەلامەتی بۆ کامێرەی چاودێری و تەکنۆلۆژی خۆشحاڵم سواز بۆ دەرفەتت بینەرانی عزیز دیارە لە شایوانی هەفتەی ڕابردوو پێشەنگایەکی کاری دەستی بۆ خانمان کرایەوە کە هاوکارم ڕێناز ئەرسەلان یا پامێرمان ڕێناز ئەرسەلان راپۆرتێکی بۆ ئامادەکردین با پێکەوە بینەری بین.